بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاوتانەی بە بینەرانی عزیز خۆشحاڵین لە ڕۆژێکی نوێ و لە دەستپێکی هەفتەیەکی نوێدا هاتینەوە خزمەتان لەگەڵ هاوکارم کاک شوان لە بەرنامەیەکی نوێدا ئینشاڵڵا کە ئەمڕۆژ سەرجەم بڕگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز دەبێت. دانیار زۆر سپاس. بەناوی خوای گەورە و میهرەبان بینەران سڵاوتان لێبێ و بەیانیتان باش بە هیوای تەندروستێکی باش و ساغ و سەلامەتی بۆ هەموو لایەک مێ دەکەین لەم قۆناغا ئەستیارەی کۆمەڵگای کوردەواری کەوا چ لە ڕووی ئابووری و چ لە ڕووی تەندروستیەوە هەتا لە ڕووی سەربازی سیاسیشەوە بەداخەوە شڵەژانێکی دەرونی زۆر لە نێوان کۆمەڵگای کوردی دروست بووە. مێ دەکەین لە ئاسوودەی یا بژەن دوور بن لە دەرد و بەڵام موسیبەت و هەرچی زووترە تەواوی قەیرانەکان کۆتاییان بێ خوای گەورەش بە میهرەبانی گەورەی خۆی دەروی خێرمان بەڕوودا بکاتەوە. ئایزانم ئەمڕۆژ لە پەیامی ڕۆژ بە هاوکاری هاوکارانمان کۆمەڵی بورگە و بابەتی جیاوازمان بۆ ئامادە کردوون. هەوڵدین لە تەوەرەی یەکەم دیاردەیەکی گردردونی بڕیارە سبەی ڕوودادانیان پێم وابێ خۆرگیرانە کەوا لە شاری سلێمانیش و لە هەرێمی کوردستانیش و لە بەشێکی زۆر لە شارەکانی کوردستان بە جوانی هەستی پێدەکرێت گەرچی خۆرگیرانی کەرتیە لێرە قسە لەسەر حاڵەتی خۆرگیران و دیاردەگەرد و ناسیانە دەکەین. بەڵازان لە تەوەرەی دۆمیشماندا باز لە کار و پرۆژەکانی قوتابخانەکانی یونایتد ساینس دەکەین کە ئەوان کۆمەڵێک پرۆژە و بابەتیان ئامادە کردو بە وەرزی هاوین و ڕۆژەکانی پشووە لەگەڵیشیدا سیستەمی ئۆنلاینیان جێبەجێکرد لەم کۆتایە دەبزانین کار و پرۆژەکانیان چین و ئەوان چ پرۆژەیەکیان هەیە بۆ ساڵی داهاتوو و تەوەرەی سێمیشمان. بەڵێ بێگومان قسەکردنە لەسەر ڕۆژی جیهانی پەنابەران وەگەزانن ساڵانە کۆمەڵێک ڕۆژ دیاری کراوە کۆمەڵێک بۆنەی جیاوازەوە یەکێکیش لەو ڕۆژانە ڕۆژی جیهانی پەنابەرانە بەس لەو هاوڵاتیانی و لەو مرۆڤانەیەکەوە لە وڵات و نیشتیمانی خۆیان خۆش دەکەن و دەچنە وڵات و نیشتیمانێکی تر و لەوێ کۆمەڵێک ئەرک و کۆمەڵێک ماف و کۆمەڵێک گرفتیان دەبێت قسە لەسەر ڕۆژی پەنابەران و بەتایبەت پەنابەرانی کورد لە هەندەران و لە تاراوگە بابزانین کێش و گرفتەکانیان لە ڕۆژی پەنابەرانە ئەو چالاکی و کێشانە یاخود ئەو گرفتانەی کەوا زۆر گرنگن قسە لەسەر ڕۆژی جیهانی پەنابەران دەکەین. دەستپێکیش دەچینە لای بڕگەی کەشوها بزانین پێشبینەکانی کەشوها و پلەکانی گەرما تا چەند بەرز بنەوە لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان پێکەوە بینەری دەبین.
وڵایزان لە تەوەری یەکەمی بەرنامەکەمانە قسە لەسەر کۆمەڵێک دیاردەی گەردووناسیە بە دیاریکراوی خۆرگیران قسە لەسەر دیاردەی خۆرگیران دەکەین وەکو دیاردەیەکی گەردووناسی دیاردەیەکەکەوە باڵێن لە چوارچێوە و لە دەرەوەی دەسەڵاتی مرۆڤەکان و حاڵەتێکی سروشتی و گەردونیە بۆی بزانین خۆرگیران چۆنە چۆن دروست دەبێت کاریگەریەکانی چین ساڵانە چەند جار چەند ساڵ جارێک دروست دەبێت خۆرگیرانەکان چەند جۆرن کاریگەریەکانی و باشە و خراپەکانی بۆ ئاشنابوون لە بابەتی خۆرگیران میوانداری زۆر بەڕێز مامۆستا محەممەد ئەحمەدوان کرد و مامۆستا لە زانکۆی سلێمانی بۆ قسەکردن لەسەر دیاردەی خۆرگیران و گەردووناسی مامۆستا زۆر بەخێر بێن مامۆستا بڕیارە سبەی خۆرگیرانی کەرتی لە هەرێمی کوردستان هەستی پێ بگیرێت بەستی پێ بکرێت گەرچی دەڵێن لە بەشێکی تر لە خلیجی با بڵێن فارس و عەرەبی و لە جەزیرەی عەرەبی لە کۆمەڵێک شوێنی وڵات عەرەبیەکان خۆرگیرانەکە بە تەواوەتی یاخود بە بازنەی دەرەکەوێت بەس ئەگەر سەرەتا باسی خۆرگیرانمان بۆ بکەین یانی هەر خۆرگیران بە شێوەیەکی گشتی بۆی ڕەنگە کۆمەڵێک کەسە بنهێشتا هەر نەزانن خۆرگیران چۆن ڕوو دەدا بەناوی خوای گەورە زۆر سپاس بۆ میوانداریتان دیارە خۆرگیرانێکی کە لە دیاردە سروشتیەکان کە بە شێوەیەکی دەوری ڕوو ئەدات و خۆرگیران بریتیە لە دروستبوونی سێبەری مانگ لەسەر زەوی واتە دروستبوونی هەموو دیاردە سروشتیەکانی ترکە لە مانگە ئەفەرما بزانم مایکەکەتەوە دکتۆر زۆر باشە کەواتە ئەگەر بۆی چووکە زۆر جار ڕەنگە لای کەسانێک هەبێ مەسەلەن کە باز لە خۆرگیرانێکە دیاردەکە لایەن زۆر ڕوو نەبێت ینی بە ڕۆژ چۆن خۆردیار نامێنێ بۆیە زیاتر بیسمان لە سەرەتاوەوە دەست پێ بکەین دیارە ئێمە ئەزانین کە ئێمە سیستمێکمان هەیە پێوترێ سیستمی خۆریان سۆلەر سیستم خۆر لە نزیکی لە چەقی سیستمەکەیە و زەویە سوڕێتەوە بە دەوری خۆرە و مانگیش ئەسوڕێتەوە بە دەوری زەویە لە ئەنجامی دروستبوونی سێبەری مانگ لەسەر زەوی واتە کاتێک کە مانگ ئەکەوێتە حاڵەتێکەوە پێوتری نیومون واتە مانگی تازە ئەوەی کە لای خۆمان کە لە دوای ئەوەی تر مانگی بڵێن هیجری بڵێن مانگی کۆچی دەست پێیەکە ئەو مانگی کە مانگی عەرەبی لەو کاتەیە ئەگەر هاتوو زەوی و خۆر و مانگ کەوتنە سەر یەک هێڵی ڕاست سێبەرێک بەش ینی سێبەری مانگ ئەکەوێتە سەر زەوی لەو کاتەیە خۆرگیران ڕۆیە واتە ئەو کاتە مانگ خۆرە شارێتە بەڵێ وەکو ئەوایە تۆ کەسێک دەستی بخاتە بەر بەشێک لە جستەی کاتێک کە تیشکێکی بەرەکەوێ سێبەری دەستێکەوێتە سەر بەشێک لە دەم و چاوی ئەو پێوترێ بەسەر ئەو بەشە نابینێ کە لە پشتی دەستێوێتی ئەوە پێوترێ خۆرگیران مامۆستا ئەم دیاردەی کە بەیانی پێشبینی دەکرێت ڕوو بدات چ جۆرە دیاردەیە کەم خۆرگیران لە کام جۆریانە خۆی خۆرگیران چوار جۆری هەیە خۆرگیرانی تەواوەتیمان هەیە خۆرگیرانی بەشیمان هەیە خۆرگیرانی حەلەقیمان هەیە واتە ئەڵقەیی ئەوەی کە لە هەندێک شوێنە دەرەکەوێت لە بەیانیە و هەروەها خۆرگیرانێکی هەجینمان هەیە واتە تێکەڵەمان هەیە واتە حەلەقیشە و تۆتەڵیشە لە هەندێک شوێنە حەلەقیە لە هەندێک شوێنە تۆتەڵە دیاردەی خۆمان ئەزانین کە خۆر و مانگ لە حەجمە زۆر جیاوازیان هەیە و خۆر دایمیتەرەکەی واتە تیرەی خۆر 400 ئەوەندەی مانگ گەورەیە بەڵام کێمە سەیری ئاسمانەکەن هەردووچیان تقریبا وەک کوێکە بینین بۆچی لەبەرەوەی کە قەدەرێک هەیە ینی خی پەروەردگار وای دروست کردووە ئەم سیستمە کە خۆر 400 ئەوەندەی مانگ دوورتر بێت لە زەویەوە بۆیە تەمەشاکن هەردووکیان و کوێک دەرەکەی بۆ نمونە تۆ ئەگەر نمونەیەکی بەسیط بۆی کە تێ بگەین ئەگەر دارێکمان هەبێ مەترێک بێ دارێکی تریشمان هەبێ نیو مەتر بێ ئەگەر ئەمە بە شێوێکی هاوڕێژەی ئەم دوودارە لە تەنیشتی یەکتەرەوە دابنین لە دووریەکی گونجاو کە یەکێکیان 2 مەتر لە ئێمەوە دوور بێ یەکیان مەترێک تەمەشاکن هەردووکیان یەک قەدیان لە چاوی ئێمەیە تەوان جیاوازی هەیە مەترێک بۆ 2 مەتر
خۆریش نیوەتیرەکەی 400 ئەوەندەی مانگ گەورەترە بەڵام لەبەر ئەوەی کە وا ڕێکەوتووە ینی خی پەروەردگار وای دروست کردووە کە خۆ 400 ئەوەندە لە زەویەوە دوور بێسێک هەردووکیان و کوێک دەرەکەیە بەڵام طبعا هەر دیاردێک لەم دیاردانە کە ڕوئەیات هۆکارێکی خۆی هەیە گەر پێویستکە باسیەکەین بەڵام طبعا خۆرگیرانی تەواوەتی ئەوەیە طبعا دوو سێبەری هەیە مانگ هەموو تەنێ کاتێک کە مەزدەرێکی زەوئی واتە سۆرسێک واتە سەرچاوێکی ڕووناکی بەرکەوێ گەل لە خۆی گەورەتر بێ دوو سێبەر دروستەکە سێبەرێکیان پێ وتێ سێبەری تەواو سێبەرێکیان پێ وترێ سێبەری نیمچە سێبەر یا ئەمراو نیمچە سێبەر ئەو سێبەرەیە کە بە شێوەیەکی کاڵ دەرەکەوێت بە سێبەری تەواوەتی تۆخە هەمومان زۆر جار ئەیبینین کە دوو سێبەر دروستە بێ سێبەرێکی تۆخ و سێبەرێکی کاڵ ئەگەر هات و سێبەرە تەواوەکە کەوتە سەر زەوی ئەوە پێ وترێ خۆرگیرانی تەواوەتی بەڵام ئەگەر نیمچە سێبەرەکەی سێمە کەوینە منطقی نیمچە سێبەرەوە و خۆریش بە شێوەیەکی حەلەقی لە هەندێک شوێنە ئاگیرێ لەبەرەوە ئێمە دیاردەکە لە کوردستان و لە هەرێمی کوردستان و لە سلێمانیا گەر باسیکەین لە هەرێمی کوردستانە بە شێوەیەکی گشتی ئێمە دیاردەی خۆرگیرانی جوزئیان بەشی بە شێوەیەکی جوزئی بینین کە لە سەتا نزیکی 44 خۆردا ئەپۆشێ ئەگەر بۆم بەڵێ ینی بە پێی شوێن ئەگۆڕێ هەتا تەبە نزیکتر بینەوە لە چەقی خۆرگیرانەکە نسبەتی خۆرگیرانەکە زۆرترە بێسە بۆ نمونە کاتێک کە هێڵەکە کە ئەڕوات بەناو تقریبا یەمەنا تێپەڕێ یەمەن و بە جزیرە عەرەبیاکە تێپەڕێ ئەتوانێت لەو منتیقەیە خەڵکێکەگەر ڕەسدی بکاتە مەشاکە خۆر ئەبینێ بەڵام مانگ چووکتر دەرەکەوێت لەبەرەوە ئەڵلقەیەک بە دەوری خۆر و مانگا دەرەکەوێت وەکو کۆڕۆنایەک وەکو بڵین تاجێک دەرەکەوێت ئەوە پێی ئەوترێ حەلەقی بەس لای ئێمە بە شێوەیەکی بەشی دەرەکەوێت بەتە دکتۆر ئەو گۆڕانکاریە بۆ دروستە بێ ینی لەبەر هێواشی پرۆسەکە وا دەرەکەوێت بۆ نمونە ڕاستە ڕەنگە جیاوازی نێوان ئێرە و یەمەن زۆر دوور نەبێگەل لە ڕووی فەزاوە حسێ بکەین بۆ خۆرگیرانێک کە لێرە 145 ڕەنگە خۆر بشارێتەوە بەڵام لەوێ مانگ بە شێوەیەکی ڕێکچێتە ناوەڕاستی خۆرەوە تەنا بازنەیەکی خڕی خۆر دەرەکە ینی بۆ ئەو جیاوازیە گەڕێتەوە بۆ هۆکارێکی زۆر سادێسە ئەگەر تۆ مەزدەرێکی زەوئی واتە ڕووناکیەک سەرچاوێکی ڕووناکیمان هەبێ تەنێ بخەینە بەردەمی ئەگەر تۆ بچیتە ڕێک ناوەڕاستی تەنەکە ئەو شوێنە تاریکە بە بنسبەتەوە بەڵام ئەگەر هاتیتە تۆزێک ئەملاترەوە ئەو کاتە تۆ چییە بینی نیوە سێبەرێکە بینیت و مەزدەر بەشە ڕووناکیەکەشە بینی سەلای ئێمە دنیا تاریک نابێ وەکو بڵێن خۆرگیرانێکە و ئەوان ئەگەر بمانێ بیبینین طبعا من نەسیحەتی کەس ناکەم ڕاستەوە خۆ سەیری خۆر بکە چونکە ئەبێتە هۆی تێکچوونی چاو هەر ئێستش سەیریکی خۆر چکە بەهێزە بەڵام بە شێوازێک ئەگەر کەسێک حەز بکات پارچێت مقەبا بێنێ کونێکی تێبکە و وەرەقەیەکی سپیدا بنێت تەمەشاکە خۆر کە دەرەکەوێت بەشی جیرانەکەی ئەبینێت بەشێکی ڕەش لەسەر خۆر دەرەکەوێت وەکو کەوانە وەکو هیلالێک دەرەکەوێت لەسەر خۆر کە ڕەشە ئەتوانێت ئاوا بیبینێ یاخود هەندێک چاویلکەی تایبەتی هەیە چاویلکی تایبەتی خۆرگیرانە ئەتوانێت لە چاویکە و ئینجا سەیری خۆرگیرانەکە بکە ئەویش تەبان لە دوای سعات 7:30 بە دواوە ئەتوانێت تا نزیکی 8 لە 8:30 بە دواوە بە تەواوەتی ئەگاتە ماکسیمەم ئەو کات مامۆستا ئەو کاتەکەی چەندێک دەخوێنەوە ئەتە چەند ساڵ جارێک ئەم دیاردەی ڕوودەدات پێوەستە بە ساڵەکانەوە یاخود بەڵێ خۆی تەبعاً هەموو دیاردەکە هەموو دیاردەیەکی خۆرگیران و مانگیران بە شێوەیەکی دەوری ڕوئەیات بەڵام ساڵانە لە 2 تا 5 جار خۆرگیران ڕوئەیە لەو چوار خۆرگیرانی کە باس کرد یعنی یەکێکیان ئەگەری ڕوودا بەڵێ جاری هەیە بەڵێ خۆرگیرانی تەواوەتی بە دوایی ینی خۆرگیرانی تەواوەتی ڕوئەیە جاری وایە بەشی ڕوئەیە جاری وایە هەر چوارنەوەکە ممکنە ڕوو بدات بەڵام تەبعاً بە شێوازێک مەسەڵەن جاری وا هەیە 2 جار بەشی ڕوئەیات و هەندێک جار هەیە بەدوایە خۆرگیرانێکی تەواوەتی ڕوئەیە لەم ساڵەیە واتە سەورەکەم
گەر هەڵەنە بەم جەدوەلەکەم ئێستا لە یاد نەماوە بەڵام نزیکی بە مانگیرانەکە و 6 دیاردەی فەلەکی تایە ئەم ساڵە ینی 4 خۆرگیرانی تایە. زۆر باش. ویستم ئەو پرسیارەکە ڕەنگە تۆزێک بابەتەکە لە ڕووی زانستی تەندروستیشەوە بێ بەڵام بۆ نمونێمە دەبینین ڕۆژانە خۆر هەیە و ڕەنگە ئاواست سەیریکی نەک بە تەرکیزەوە بەس بەرچاومان دەکەوێت یان دەچینە دەرەوە لە کاتێکە ئێستا مانگی ژاتوتە بەردەمی تۆزە ڕووناکەکەی کەس کردو بۆچی خراپە سەیری خۆرگیران بکەین لە هەموو کاتێکا خراپە سەیری خۆر بکرێ چونکە چاوی مرۆڤ عەدەسەیەکی تایە و ئەو چۆن تۆ ئەگەر هاوێنەیەک بێنی بیخەیتە سەر پارچەیەک تەختەیان شتێک ئەی سووتێنێ چاوی مرۆڤیش وەکو هاوێنەیەک ئیشەکات ئەگەر هاتوو ڕاستەوخۆ سەیری خۆر بکەی لەو کاتەیە تیشکی خۆر بە شێوەیەکی زۆر چڕ ئەچێتە سەر بەشێک کە شەبەکیە تووشی پەرمنەنت دامەنجیەکە ئەوەتە لە ناوچوونێکی بەردەوامیەکە تێکیە کاتێک کە سەیری خۆرگیرانیش بکەی ئەگەر بەشیش بێت حتا لە دوای تۆتەڵیشەوە ینی کاتێک کە خۆرگیرانی تەواویشە ئەگەر کەمێکیش دەرکەوێ خۆرەکە زۆر بەهێزە یعنی هی ئەوە نییە مەسەرەن ڕاستە خۆ سەیریکەی لەبەرەوەی کە تیشکەکە لە ناو چاوە چڕە بێتەوە ینی چاوی مرۆڤ خۆی پەروەردگار وای دروست کردووە کە بە شێوەیەکە ئەتوانین بڵین وەکو عەدەسەیەک ئیشەکە چڕێکاتەوە و گەرمایەکی زۆرە خاتە سەر ئەو بەشەی شەبەکیە واتە تۆڕی چاو تێکێت ماوەسا بۆ خۆرگیرانی تەواوەتی کەمتر ڕوو دەداواتە کاتێک کەمترەبەوەی من ببیرم بێت لە نەوەدەکاندا بە تەواوەتی گیراکە ڕۆژ تاریک بوو هەموو حاڵەتێکی زۆر سەرزەوی تاریک بوو ئەوە بۆ کەمترە ئەویان خۆی ڕوودانی خۆرگیران ئەوەی کە بۆچی هەندێک جار خۆرگیرانی تەواوەتیە و هەندێک جاریش خۆرگیرانی بەشیە ئەبێ جارێ بزانین کە لە ساڵێکا ڕوئەیە مەرج نییە لەلای ئێمە هەمیشە جارێک ڕووباتەوە ئێستا ئەمە ئەم منتیقەیە کە ئێمە ئەیبینین منتیقەی سەر و ئەوروپا نەرویج ئەوانە نایبینن مەسەر رووسیا نایبینێ بۆ چونکە سێبەری مانگ بچووکە لە سەر زەوی خۆ دەزانیت مانگ تەنێکە بچووکترە لە زەوی لەبەرەوە سێبەرەکەی بچووکترە ئەو بەشی کە ئەیگرێتەوە بەشێکی بچووکە و ئەو شوێنەشی کە سێبەر تەواوەکەی ئەکەوێتە سەر مەرجێکی تر هەیە بۆی کە سێبەری تەواوی ئەبێ دووری مانگ زۆر نەبێت چکە خۆمان نەزانین خولانەوەی مانگ بە شێوەیەکی هێلکەییە ئەگەر لە بەشە دوورەکەیە بێ ئەوە وەکو ئێستا لە ئێستایە مانگ دوورترە بۆیە بە شێوەیەکی حەلەقی دەرەکەوێت بەس کە مانگ نزیک ئەبێتەوە ئەو کاتە تاریک بوونەکە یان ئەو شوێنە تاریکەکە بۆ نمونە گەر تۆ ینی دەست نزیکی چاو بخەیتەوە تەمەشاکەی مەساحەیەکی زۆرتر لە چاود ئەگرێ بەزەکە دووری خێتەوە مەساحەیەکی کەمتر وەکو لەبەرەوە مانگ لە حاڵەتێکی وایە کە دوورەکەوێتەوە لە زەوی کاتێککە مانگ دوورەکەوێتەوە لە زەوی بە شێوەی حەلەقەیە بینین گیرانەکە بەزەگە نزیک بووە لەو حاڵەتەیە و بشکەوێتە ناو سێبەرەکەەوە ئەنجا دەرەکەوێت لەبەرەوە مەرج نییە تۆ هەمیشە ساڵی مەسەن 2007 لە ئەمریکا ڕوویە مەسەن ئەو خۆرگیران بە تەواوەتی بەڵام لای ئێمە دەرنەکەوت یعنی مەرج نییە لە هەموو کاتێکا دەرکێ بۆی کە دیاردەی خۆرگیرانی تەواوەتی لە شوێنێکە خۆی دووبارە بکاتەوە نزیکی 350 بۆ 400 ساڵی پێویستە بەڵام جاری وا هەیە ئەمە هینی تۆتەڵڵێم هی تۆتەڵی تەواوەتی بۆی کە بەڵام ئەکرێ مەسەرەن سەما حەلەقەیەک ڕوویاوە لە 145 جارێکی تر حەلەقەیەکی تر نزیک ببێتەوە لە مەسەرەن 50-60 نزیکە بێتەوە یان دوورە کەوێتەوە ئەو شوێنی بەپێی تەبعاً شوێنی سێبەرەکە ئەسۆ دیاردەی بانی کە ڕوودەدا تاریکەیەکی وا بەدی نەخەر دیاری ئەوە نییە ئەنی تۆ بڵێ من دنیا تاریکە بێ و وەکو ئەو ساڵانی تر ئەسڵ ئەگەر کەسێک هین نەکات وریانە بێت مەسەن ئەگەر پەنجەکانی مەسەر ئاوا دابنێ توانێت لە پشتەوە سەیری خۆر بکە سێبەرەکە تقریبا هەستەکە کە گۆڕانکاریک لە سێبەرا ڕوویاوە ینی لەم مانگەیە مانگیرانێک ڕوویە کەس هەستی پێ نەکرد لە
ینی ناوەڕاستی مانگەکە مانگ بە شێوەی بەدر بوو یان بڵێن بە شێوەی مانگی چواردەی پێڵێن ئێمە لەو کاتەیە کە تاو فولمونی پێوترێەوەتە مانگی تەواو نیمچە سێبەری زەوی کەوتە سەر مانگ خەڵک نەیبینی کوامان گیران یعنی بەڵام بە شێوەیە گەر ڕسمە بگرتایە بە کامێرێکی فۆتۆگرافی هەستە کرد کە گۆڕانێکی کەم بووە چونکە نیمچە سێبەری زەوی کەوتۆتە سەری ئێستا هەروایە یعنی گەر کەسێک خۆی وەکوتم کارتۆنێ بێنێ کونێکی بچووکی تێبکە لەگەڵ وەرەقێکی ئەیفۆردای بنێ لە نزیکەوە تەمەشاکە خۆرە بینێ بەشێکی لەسەری دەرکەوتووە یعنی ئەمە دیاردەیەکی فەلەکیە واتە نیمچە خۆرگیرانێک کە ڕوئەیات بەس ئەوەی کە من حەزەکەم لێرە ئیشارەتی پێ بم ئەوەیە بۆچی یعنی لە ئیسلامە داوا کراوە مەسەن نوێش بکرێت لەم من ویستم ئەو پرسیارەت لێ بکەم لە هەموو ئاینەکان بێگومان کۆمەڵێک ئاینی ئاسمانەکان ڕێنمایات و بە پێ قۆناغەکان و دیادەیەکی گردونیش کە بڵێن خۆرگیرانە من هەرویستمەوە بسم زانایانی مسلمان یاخود لە قورئان و سنەت لە فەرمایشتەکانی ڕەسوڵ الله چۆن ڕێنمایی کراوە یاخود چۆن باسی دیادەی خۆرگیران یا مانگیران کراوە ڕێنماییەکانیان چی بووە لە ڕوانگەی ئاینی ئیسلامە خۆی طبعا ئاشکرایە لە قورئانە کە باسی ئاياتی خۆی پەروەردگارەکە باسی ومن آياته الليل والنهار والشمس والقمر يعني ما آياتی خۆی پەروەردگارە واتە بەڵگە و نیشانەکانی خۆی گەورەیە ليل نهار شمس قمر هەر چواری هات طبعا آياتی تریش هەیە ومن آياته منامكم بالليل ومن آياته زۆر هەیە طبعا بەس من ئەو چوارە کە باسەکەم سیرەکەین لەم چوارەیە بە تایبەتی لە لەیل و نەهارەکە ئێمە 5 نوێژ دانراوە بۆمان 5 نوێژ لە ناو ئەو حاڵەتانەیە هەیە مەسەلەن یەکێکیان کە گرنگترینیان ڕاستەوخۆ ئیشارەتی پێدراوە تەمەن نوێژەکانی تریش ئیشارەتی پێدراوە خی گەورە فەرمێ ئەقیم الصەلاتە لیدولوکی الشەمس ئەواتە نوێژ بکە لە دلوکی الشەمس طبعا ئەمەش دیاردەیەکی گردونی گەورەیە دلوکی الشەمس چونکە هەر خوای پەروەردگار باسێکە ئەگەر هاتوو ئەو خۆرە لێیا وەستا قل أرأيتم إن جعل الشمس عليكم إن جعل الله عليكم الشمس سرمدا ئەگەر لەویا بە بەردەوامی بمێنێتەوە من إله غير الله يأتيكم بليل چێ خوایە دەتوانێت شەوت بۆ بێنێ تەمەن لەوە چی پرسیار بکری بڵێ ئایا شتی وا هەیە لە سۆلار سیستەمە شوێنێ هەبێ بەستەنیا ڕۆژ و شوێنێک هەبێ بەڵێ عتارد هەساری عتارد نیوەی ڕۆژە و نیوەی شەوە یعنی ئەگە خوای پەروەردگار وای دروستکە کە خولانەوەی زەوی لەگەڵ خولانەوەی بە دەوری سوڕانەوەی بە دەوری خۆرە یەکسان بێ ینی خێراییەکەی ئەوە بەردەوام لایەکت شەوە بێ و لایەکت ڕۆژە بێ بەردەوام هەروە بێ ها سەیری کە لێرە خوای پەروەردگار داوای نوێژت لێکە بۆ چونکە ئەبێ هەست بەو نیعمەتە بکەی ئەگەر ئاوە لەو گەرمایەتەوە بمێنیتەوە چی لێ لەبەرەوە کاتێک کە ئەڕوات و دلوکەکە ئەمە پێویستی بە سوپاسگوزاری هەیە وانێ کایان کە ئەچێتە شەوەوە فەلسەفەی ئەو عیبادەتە بەڵێ هەمووی دیاردەی فەلەکیە کە ئەچیتە شەوەوە قل أرأيتم إن جعل الله عليكم الليل سرمدا إلى يوم القيامة أجر حتى قيامة هر شو من إله غير الله يأتيكم لما تقول ليش أن يوجكي أم ديار ديش كالرؤيا لسنة هاتوا لقرآن هاتوا على أفزعوا إلى الصلاة بوشي أفزعوا إلى الصلاة يجوا منطقية بردوام منطقية كشارع كدروس كردوا كما يجني مصرف كردوا شو بردوام لو شوينيا بمينته من إله غير الله يأتيكم بنهار وانيا كانت الليرة يا أخو هنا كل الليرة أويا بعضك دعاتي إسلامي يعني مع احتراماتهم ين باسي أوا كان ألين ما جيران يا أخو جيران ديار ديك لو شيء دنيا مثلا كاولبوني تيابي شتي تيابي نا أجر سيري بكي للروي فلكيوا ديار ديك وكو چۆن خۆر ئاوا ئەبێت بەس ئێمە ڕۆژانە ئەیبینین خۆر ئاوا بوون شتێکی ئاساییە بەس بەڕاستی شتێکی گەورەیە خۆر ئاوا بوون خۆر هەڵاتن شتێکی زۆر زۆر گەورەیە بەڵام ئێمە چکە دووبارە ئەیبینینەوە بەڵام خۆر جیران و مان جیران لەبەروی کە شتێکی تۆزێ دەگمەنە بەلامانەوە شتێکی گەورەیە ئەجینا خۆی لە سونەتە هاتووە کە تۆ نوێژ بکەی فەلسەفەکەشی لەوەیە ئەفزعوا إلى الصلاة چکە هیچێکە لە ئاياتی خوای پەروەردگار تۆ
سوپاسی خواکی کە کاتی و کۆتایی پێێت یعنی بەردەوام شۆکە لای تۆ نابێت یان ڕۆژەکە بەردەوام لەسرت نابێت بەڵکو خی پەروەردگار چی کردووە سەیڕوورەیەکی یاوە بە ژیانت بەردەوامە ئەمە یعنی هینەکەیەتی ئەوە نیە یعنی بڵێ وڵا خۆرگیران دوایی دیاردەیەکی مەترسیدار ڕوئات لەسەر ژیانی ئینسان ئەی لە زانایانی مسلمان بەڵێن کە زانای مسلمانی زۆرمانی مەسەن لە دیارتین فەڵک ناسەکانیان ئەگەر هەڵەنە ئەو ڕێحانی بیرونی کە یەکێک بوو لە فەڵک ناس و عالمە گرنگەکان ئەوانە چۆن مەسەن تەحلیلیان چ لە ڕووی زانستی و چ لە ڕووی ئاینیەوە بۆ خۆرگیران کردو یاخود مایان بە پێی سەدەکان تەسەورات بۆ دیاردەکانی فەلەکی وەکو خۆرگیران و مانگیران و ئەمانە گۆڕانکاری بەسەر هاتووە بەڵام ئەوەی کە تقریبا گۆڕانی بەسەرانە هاتوو مەسەرەی خۆرگیران و مانگیرانە هەنی هەر لە یۆنانەوە ئەگەر سێری بکەی هەتا زانایانی مسلمان حتا لە تەفسیرەکانیش سەیری تەفسیری بن کەثیر بکەی تەمەشاکەی کە باس لە تەفسیری سوورەتی نوح باسی سەبع طباقاکە ابن کەثیری هێنێ ئەڵێ کە باس لە خسوفەکە تەوان ئەڵێ کسوفات کە ڕوئەیە ئەڵێ بەچی ئەزانین کە مەسەلەن مانگ نزیکترە لە خۆر چونکە مانگ پێشی خۆرەگرێ وەنیە ئەی چۆن ئەزانی مەسەلەن عەتارێد لە دوو هەمایە مەسەلەن خۆر لە چوارەمایە يعني مو باسي كده ابن كثير باسي كده وزاناني تريش طبعا اما طبعا لعلمي هي اوريان قلتو وانا بلام جرين او اطلاعي شي وردو هيني عن هبوه بسريوا طبعا بيروني اوان او انا بريتيبون ل شاخق لزانس ل بواري فلك ولا غير فلكي شا بلام اويك اوان كردو انا جقل اويك النقدي زانستي فەلەکی یۆنانیشیان کردووە کۆمەڵێک زۆر لە زیادەیان خسۆتە سەر زانستەکە ئێستا بۆ نمونە بەیرونی توانیوێتی بە وردیە کە ئێستا ئێمە یعنی زۆر فەرقی نییە نیوتیری زەوی دۆزیوەتەوە من ئەوەم پێ سێر بوو دوای 500 ساڵ کابزانام زانایەکی بریتانیە هەمانە و قیاسەی کە ئەو ڕەحمانی ئیبن ڕەحمان بیرونی کردێتی پێم وابێ کۆتایییان بە 41 بە 71 یعنی فەرقەکەیان زۆر دقیقە چونکە چی بەکارهێناوە خۆری بەکارهێنا لەگەڵ شاخ بەرزی شاخ و خۆر کە ئەمە دقیقترین قیاسە ینی زۆر دقیقە حتا بەعزێک پێڵێن ئەنیشتاینی عەرەب ئەوەندە زیرەکە لە چونکە جیۆمەتری بەکارهێناوە بۆ دیاریکردنی نیوتیری زەوی یەکێکە لە زانە هەرە بەناوبانکان کە لە پاکستان ینی لەسەر پولی دەوڵەتیە ناوی ئەوی لەسرە ئەو شوێنەی کە تەجروبەکەی کردووە شوێنێکە ینی لە هەندێک مەتاحفی ئەوانە هەیە ینی حتا لە سایتەکانیانە ئەو شوێنە کە بەیرونی بەکاری هێناوە بۆ دۆزینەوەی نیوتیری زەوی بەڕاستی شتێکی گەورەی کردووە زۆر باشە مامۆستا خەزانم کاتمان زۆر کەماوە ئەگەر وەکو کۆتا قسەت شتێکمان لە بیرماچووێ لەسەر مەوزوعی خۆرگیران و بەروە ڕێنمایی بۆ هاوڵاتیان ئەس زۆر بە کورتی وەکو پێمە ینی باسمان کرد دیاردەکە نەسیحەتی کەس ناکەین ڕاستە خۆ بە چاوسێریکە بەڵکو ئەگەر بکرێ بە عینەکەەوە سیر بکرێ و لە هینیشا بەکاربهێنرێ کارتۆنێک بەکاربێنرێ و باشترین شتە بتوانرێ زۆر سپاس بۆ مامۆستا محەممەد ئەحمەد مامۆستای زانکۆ سپاس کە میوانی بەرنامەکەمان سپاس مامۆستاکە بەڵێ بینەرانی عزیز دەچینە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتان دووبارە سڵاوتان لێبێ با بزانین لە بەرگەی یادەوەری ئەو ڕووداوە مێژویانی لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆی ڕۆیانداوە و گرنگترین ئەو ڕووداوانە کامانن بینەری ئەو بەرگەیە دەبین. بیستی شەشی هەموو ساڵێک ڕۆژی جیانی پەناهەندە و کارکردن بۆ پاراستنی مافەکانی پەناهەندە و کۆچکەران لە سەرتاسەری جیاندا ساڵانە بەهۆی بارودۆخی کۆمەڵایەتی و ئابووری و سیاسی بەشێکی زۆر لە گەنجانی وڵاتانی دواکەوتوو ڕوو لە وڵاتانی ڕۆژاوە دەکەن و
بەهۆی سیاسەتی پاراستنی سنوور و هەڵچوونی دەریا و مەترسیەکانی ڕێگاوە ساڵانە هەزاران کۆچبەر دەبنە قوربانی و گیان لەدەست دەدەن. 26 ساڵی 1969 کۆچی دوایی قورئان خوێنی بەناوبانگ محەممەد سدیق منشاوی لە شاری سوهاجی میسر و لە تەمەنی 49 ساڵیدا. محەممەد سدیق منشاوی بەدەن خۆشترین کەسایەتی ئیسلامی دادەنرێت لە بواری قورئانی پیرۆزدا و توانی لە ماوەی تەنها 49 ساڵی تەمەنیدا جێی خۆی لە دڵی ملیۆنان موسڵماندا بکاتەوە و بە دەنگە سەرنج ڕاکێشەکەی خەڵکی شەیدا و کەمەندکێشی قورئانی پیرۆز بکات. بەردەوامی و شەیدایی ناوبراو بۆ قورئان خوێندن وای کرد تووشی نەخۆشی شێرپەنجەی قورگ و سوتانەوەی قورگ ببێت و دکتۆرەکانی ڕێنماییان کرد بۆ بەردەوامبوونی لە ژیان پێویستە دەستبەرداری قورئان خوێندن ببێت، چونکە ئەگەر دەستبەرداری قورئان خوێندن نەبێت نەخۆشیەکەی زیاتر تەشە نەدەسێنێت. بەڵام منشاوی ڕایگەیاند کەوا بەردەوامی و مانەوەی من لەگەڵ قورئانی پیرۆزدایە و مردنێک لەگەڵ قورئاندا بێت هەڵی دەبژێرم بەسەر ژیانێکی دوور لە قورئانیدا. ئەوە بوو دوای تەمەنێکی کەم بە یەکجاری کۆچی دوایی کرد. سەرەتای دەرکەوتنی منشاوی و قورئان خوێنێک دەگەڕێتەوە بۆ ئێزگەی دەنگی میسر. بەهرەی دەنگی محەممەد سدیق منشاوی دەگەڕێتەوە بۆ باوکی و بنەماڵەکەی، چونکە شێخ سدیق منشاوی باوکیشی یەکێک بووە لە قورئان خوێنە بەناوبانگ و دەنخۆشەکانی میسر. محەممەد سدیق منشاوی دووجار هاوسەرگیری کردووە و لە هاوسەری یەکەمی 4 کوڕ و 2 کچ و لە هاوسەری دووەمیشی 5 کوڕ و 2 کچی هەبوون. لە ژیانیشیدا دووجار هەوڵی تیرۆرکردنی دراوە. بەڵازیزان لەم تەوەریەماندا باز لە کار و پرۆژەکانی قوتابخانەکانی یونایتد ساینس دەکەین. زانین ئەو قوتابخانەیە لەم وەرزی هاویندا چ کۆرسێکی ئامادە کردو بۆ قوتابیانی پۆلی 12 بە تایبەتی وە پرۆژەکانیان چین بۆ ساڵی داهاتووە وەکو هەموو لایەک دەزان ئەم ساڵ پرۆسی خوێندن لە هەرێمی کوردستان جیاوازتر بزانین ئەم قوتابخانەکانیان چۆن پرۆژەکانیان جێبەجێکردن. بۆ قسەکردنە سەر ئەم بابەتە میوانێکمان لە ستۆدیۆ ئامادەویش مامۆستا ئازاد مەحموود یاریدەری بەڕێوەبەری قوتابخانەی یونایتد ساینس. مامۆستا زۆر بەخێربێت. زۆر سپاس کە میوانی بەخێر بن. زۆر سپاس بۆ ئێوە، سپاستان دەکەم، سپاس بۆ بینەرە بەڕێزەکانتان، سپاس بۆ کەناڵەکەتان. مامۆستا کار و پرۆژە نوێیەکانتان چین لە قوتابخانەی یونایتد ساینس کورسی هاوینەتان دەبێت ئەم ساڵ؟ سەبارەت بە کۆلێژەکانی یونایتد ساینس کە ژمارەی کۆلێژەکانمان لە پارێزگای سلێمانی و لە پارێزگای هەڵەبجە 12 کۆلێژە و تێیاندا زیاتر لە 3000 خوێندکار تیا سودمەندە و تێبان کۆلێژەکانی یونایتد ساینس لەلایەن هەردوو کۆمپانیای قەیوان و سەرلینگی بەرتانیەوە خاوەندارەتی ئەکرێت. دیارە کۆلێژەکانی یونایتد ساینس وەکو بەرنامی هەمیشەی خۆی بەردەوام بووە لە کار و چالاکیانی لەگەڵ خوێندکارانە. وەکو بەڕێستان ئاگادارن لە مانگی دووە کە پشوێک ڕاگەیەندرا لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە و بەهۆی بەڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆناوە و ئێمە تەبان لەگەڵەوەیە کە لە وڵاتانی دەوروبەر ئەم ڤایرۆسە بڵاوبووە هەستمان بەم مەترسیا کردکەوە ئەکرێ مەسەلەن لەرگای قوتابخانەکان دابخرێ. بۆیە لێرە ئێمە کۆمەڵی پرۆگراممان ئامادە کرد وەکڵە پلانی ئەیوبیمان پێشبینی ئەو حاڵەتەتان کرد، پێشبینی ئەم حاڵەتەمان کردکەوە لە ئەگەری داخستنی دەرگاکانی قوتابخانەکان ئێمە پلانمان چی ئەبێت. بۆیە لە 25 دووە کە قوتابخانەکان بڕیارن لە سەدرا کە دەرگاکان دەئەخرێ بۆ ماوەیەکی دیاری کرا و دواتر ئەم ماوەیە درێژ کرایەوە بۆ لە مانگی 4 شاکە دیارە قوتابخانەکان دەرگاکانیان بەداخراوی مایەوە. ئێمە لەم حاڵەتەیە لە سەرەتای پلانی یەکەمە توانیمان لە ڕێگای بلاکبۆردێکەوە وانەکان دووبارە بکرێنەوە، چونکە لەو کاتەیە خوێندکاران دەستمان کردبوو بە ئیمتیحانی میتێرم لە وەرزی دووەمە. دیارە ئەمە لەو کاتەیە لە ڕێگای سەرپەرشتیارانی کۆلێژەکانمانەوە بۆ بواری فێرکردن و لەگەڵ مامۆستاکانمان مادوو نەناسە شەو ڕۆژیان لەسەرێکدانا بۆ تۆمارکردنی کۆمەڵێک وانە لە ڕێگای شاشەی سمارتەوە کە تایبەتن بە خوێندنگاکانمان کە ئێستا لە پۆلەکانە وەکو تەختەی زیرەک بەکاردەهێنرێن. بۆیە کۆمەڵێک وانە تۆمارکران خوێندکاران توانیان سەردانی ئەم لینکە بکەن کە دیار ئێمە لە ڕێگای پرۆگرامی ڤایبەرەوە خوێندکارانمان ئاگادار کردەوە، دایک و باوکانمان لێ ئاگادار کردەوە. ئەم توانیمان لە مەرحەلەیەکەمە ئەمە تێپەڕێنین و دوای ئەمە کە هەستمان کرد کە دەرگاکان بەداخراوی ئەمێننەوە
پلانی ترمان ئامادە کردکەوە بەردەوام بین لە پرۆسی پەروەردە و فێرکردن چی بکەین بۆیە لەلایەن مامۆسایان و سەرپەرشکارانەوە بڕیارماندا بە چەند قۆناغێکی تر ئێمە دەستکەین بە پرۆسی پەروەردە و فێرکردن بەردەوامیمان هەبێت لەگەڵ خوێندکارانە لەگەڵ دایک و باوکانە بۆیە لە سێ پیلانی تری جیاوازە ئێمە پرۆژەکەمان خستە کاری جێبەجێکردنەوە دیار ئەو کاتە مامۆساکان نیان ئەتوانی سەردانی کۆلێژ بکەن بۆ هۆی قەدەغەی هاتوچەوە بۆیە لە ماڵەوە مامۆساکان وانەکانیان تومار ئەکرد ئێمە لە ڕێگای پلاتفۆرمێکە لەلایەن کۆمپانیای ستێرلینگی بەریتانیەوە کە مەرکەزەکەی لە ئینگلتەرایە توانیان هاوکاریمان بکەن توانیمان تەواوی وانەکان بە ڕۆژانە بە هەفتانە دابەزێنی تێە خوێندکاران ڕۆژانە و هەفتانە ئەتوانی سەردانی ئەم وێبسایتە بکەن تێە وانەکان بە تۆمارکراوی گوێ بیست بن ئەمە وەکو پرۆژەی یەکەممان دواتریش دووبارە لە مانگی چوارە لە سەرتای مانگی چوارە دەستمان کرد بە دەرسی ئۆنلاین کە ئەمە شتێکی تازە بوو بۆ من بەڵام لەگەڵ هەوڵدانی زۆری مامۆسایانی بەڕێز لە کۆلێژەکانمان توانیمان دەستکەین بە وانەی ئۆنلاین واتە بێزگۆلەوە کە خوێندکاران لە ماڵەوە ئەیانتوانی لە ئەو ڤیددیوانەی کە ڕێکۆرد کراون گوێبیستی وانەکان بن تەبعاً هەموو وانەکان ئێمە باسییانەکەین کە ئەو وانانەی کە لە کۆلێژە ئەخوێندرێ و زائیدەن دواتریش ئەم دەرسانە بە شێوەیەکی ئۆنلاین دەستمان پێکرد لەگەڵ خوێندکارانە کە تیا دایک و باوکان ئاگادارکرانەوە خوێندکاران ئاگادارکرانەوە لە ڕێگای نردنی ئەو لینکەی کە تیا ئامادەمان کردووە نردومانە بە خوێندکار تیا خوێندکاران ڕۆژانە بەپێی جەدوەلێک کاتمان بۆ دیاریکردن دەرسەکان بە شێوەی ئۆنلاین ئەخوێندران وەکو چۆن لە پۆلا مەسەرەن دەرس ئەخوێندرێ خوێندکار ئەیتوانی لەو شوێنی ئەو فیدباکی وەرتان کردێتەوە سەتا چەند سەرکەوتوو بوو ینی گەڕێژەی بەڵێ بەتاکید ئەمە لە سەرەتاوە پێشوازێکی باشی لێکرا بەتایبەت قۆناغی پۆلی 12 خۆتان ئەزان کە مەرحلەیەکی حساسە کۆمەڵە سترێسی زۆریان بۆ دروست بوو بەڵام ئێمە بەڕحەقەتەن توانیمان لەم قۆناغەیە بەتایبەت لەسەر پۆلی 12 ئیشێکی باش بکەین خوێندکاران لەم دەروونە سترساویە بەرە و دەروونێکی ئاسوودەتر ببین توانیمان کۆمەڵی پرۆگرام بکەین تەبعاً ئەو ڤیددیوانەی کە تۆمار کران کە لە بلاپۆرتەکەیە یاخود لە ئەو وێبسایتەیە داماننا زیاتر لە 2071 وانەی تۆمارکراوماندانە و ئەو دەرسانی کە بە ئۆنلاین خوێندران ڕۆتە ڕاستەوخۆ مامۆستا لەگەڵ خوێندکارە پەیوەندی هەبوو خوێندکار ئەیتوانی لە هەر شوێنەکە پرسیار بکات زیاتر لە 6470 دەرسی ئۆنلاین وتراوەتەوە و ژمارەی سەردانیکەران زیاتر لە 4683 کە سەردانی بەتاکید ئێمە وەکو باسم کرد لە سەرەتاوە دایک و باوکان ئاگادار کراونەوە کە ئێمە بەردەوامین لە پرۆسەی خوێندن لە پرۆسەی پەروەردەکردنی مناڵەکانتان بۆیە وەکو شتێک ئێمە کردمانە ئیجباری و ڕۆژانە مامۆساکان ئەیانتوانی غائباتیش وەربگرین یعنی لە ڕێگای ئەماتوانی لە سەرەتای دەرسی ئۆنلاین غایباتمان وەردەگرت تیا خوێندکارمان ئاگادار ئەکردەوە دایک و باوکانمان ئاگادار ئەکردەوە کەوا خوێندکارەکەی بەشداری نەکردووە دیار ئێمە هەدەف لێ ئێمە لێرەیە حقەتەن مەسەلەی پەروەردە و فێرکردنە بەتایبەتی مەسەلەی فێرکردن بۆ قۆناغی ئامادەی کە وەکو جەنابتان ئەزان پۆلی 2 و 11 گرنگی خۆی هەیە کە ئەم دەرسانە کە نەخوێندرێ بەتاکید کاریگەریەکی سەلبی دروست ئەکات لەسەر پۆلی 12 بۆیە ئێمە گرنگی زیاترمان پێدا بەتایبەت لە پۆلی 12 بۆیە تەیە ئەگەر باسی بکەم زیاتر لە 1,790,000 کلیک لەسەر وانەکانمان کراوە کاتێک وێبسایتەکان ئەکردەوە تەبعاً کۆمەڵی سایتی تر بەردەستی کە وانەکانی تایە وانەی بیرکاری مەسەلەن دەرسەکانی تریش بە هەمان جۆر تیا ئەوەندە کلیکە لەسەر وانەکان کراوە ئەتوانم بڵێم ئەمە شتێکی زۆر باش شتێکی زۆر باش بوو کە ئێمە توانیمان ئەنجامی بین مامۆستا پۆلی 12 با بڵێن پۆلێکی مەسیریە زۆر گرنگە زۆربەی خانەوادەکان لە زۆر گرنگی بە و خوێندکارەکانیانەدەن بە تایبەت ئەم ساڵیژە و حاڵەتە زۆر نەخوازراوە هەبوو ئێوە پۆلی 12کانتان دەبێت ئێستاش وابزانم هەر بەردەوام چکەش تا وابزانم لە 11 حوت تاقیکردنەوەکان ئەنجامکردنەوەکان دەست پێ دەکات
طبعا لە پۆلی دوانزەیە ئەمە ئەو کاتەکە هەسمان بەم پلانە کرد طبعا پۆلی دوانزە لای ئێمە حاڵەتێکی زۆر جیاوازە ئەوە تا کۆمەڵە پرۆگرامی زۆر جیاواز لە پۆلی دوانزەیە ئەنجام ئەدرێ هەم لە سەرەتایی کە خوێنکار لە پۆلی یانزەیە دەرئەچێت لە هاوینە ئێمە ئامادەکاری بۆ پۆلی دوانزە ئەکەین بەکردنەوەی کۆرسی هاوین و دواتر مەسەلەن لە کاتی ئاسایی خۆی ئەمە داوام زووتر دەست پێ ئەەکەین بۆی بتوانین لە مانگی لە 15 سێوە منهەجی پۆلی دوانزە تەواو بکرێت و لە ئەسنای دەوامە کۆمەڵە چالاکی هەیە بۆ پۆلی دوانزە لە ڕووی دەرسەکانیان وەتا کۆمەڵێک ئیمتیحان و چالاکی تایبەت هەیە بە خوێنکار بۆ ئەوەی بەردەوام دەرسەکان مراجعە بکەنەوە و هاوشێوەی ئیمتیحانی نیشتیمانی بە خوێنکار ئەکرێ ئەمە مانگانە ئەم حاڵەتانەمان هەیە واتیا چەندین کامپ ئەکرێتەوە بۆ خوێنکاران کە تیا دەرسەکان دووبارە ئەکرێتەوە و لەم حاڵەتی کە دەرگای قوتابخانەکان داخران ئێمە بەتایبەت بە جیاواز حقەتەن بیرمان لە پۆلی دوانزە کردەوە کە چۆن بتوانین ئەم منهەجێکە ماوە تەواو بکرێت و زائیدەن ئەو پرۆگرامانی کە خوێندنگا ساڵانە ئەنجامی ئەدات بەردەوام بین لەگەڵانە بۆیە بە خۆشحاڵیەوە بە ئەرک و ماندووبوونی سەرپەرشتی کاران و هەروەها مامۆستایانی بەڕێز لە کۆلێژەکەمان تواندرا لە ڕێگای پرۆگرامی زوومەوە درێژە بە خوێندن بدرێ دەرسەکان ئەوانەی کە ماوەن تەواو بکرێن و دوای ئەوە ئێمە پرۆگرامی زیرۆ مستێکمان هەیە واتە وەڵامدانەوەی بێ هەڵا کە ئەمە پرۆگرامێکی زۆر تایبەتە لە کۆلێژەکەمان لە کۆتایی ساڵانە ئەنجام ئەدرێ کە خوێنکار نزیکەی 12,000 پرسیار لەوانەکان ئیمتیحانی تیاکە ئەوەتە 12,000 پرسیار لەو وانانەی کە داخلی ئیمتیحانی نیشتیمانین ئیمتیحانی وەزارین پرسیار حەلەکە مامۆستاکان تەبان پێشتر مامۆستاکان بە گوێرەی پرۆگرامێک دەرسەکان دووبارە ئەکەنەوە بە خوێنکار زائیدەن دواتریش چەند پرسیارێک لەسەر ئەم دەرسەی کە دووبارە کراوەتەوە بە خوێنکار حەل ئەکرێ و هەروەها دواتریش وەڵامەکانیش لەگەڵ مامۆستایە پێکەوە دووبارە مراجعە ئەکەنەوە بۆیە ئەتوانم بڵێم پرۆگرامی زیرۆ مستێک بە ئۆنلاین کە مەبەستمان لە بابەتی ئۆنلاینە سەرکەوتنێکی زۆر باشی بەرزهێنا و دایک و باوکان حقەتەن پەیوەندیان زۆر پێوەکردن دەستخۆشیان لێکردوونکەوە توانیمان خوێنکار لەم دەروونە شڵەژاویە نەجات بین بەرەو ئامانجێکی باشیان بەرین ئەمە بێجگە لەم پرۆگرامی زیرۆ مستێک ئەم ساڵ بۆهۆی ئەم وەزعەوە پرۆگرامێکی تریشمان ئێمە وەکو ئامادەکاری ئیمتیحانی وەزاری بۆ خوێنکارانی پۆلی دوانزە ئامادە کرد کە تایبەت بە پۆلی دوانزە باسی ئەەکەم کە پری وەزاریە واتە وەکو ئەڵێ ئامادەکارێک بۆ ئیمتیحانی نیشتیمانی بە هەمان زۆر بۆ هەر دەرسێک 4 ڕۆژمان مەجال لا بە خوێنکار دووبارە مراجعەی دەرسەکەی بکاتەوە دواتر پرسیارێک هاوشێوەی ئیمتیحانی نیشتیمانی بە خوێنکار کراوە ئەمە هەمووی بە ئۆنلاین کراوە ئەتوانم بڵێم وەک شتێکی سەرەتایی ئۆنلاین سەرکەوتنێکی باشمان زۆر باش مامۆستا شێوازی تاقیکردنەوەکانتان بە ئۆنلاین بە چۆنی بوو چۆن ئەو پرسیارەکانتان دادەنەوە چۆن ئەوان وەڵامیان دەدایەوە يعني مجالي ويتانا بقولي قبي بكري بله طبعا وكو جنابتان الان اما قرصه يعني مثلا ما مصابت وانا طواوي كنترولي اونلاين كبلام اما وكو تيستيك حقا اتوانين بلام زوزور باش هاتي نقاليا ليريا بالنسبه تاقكنو كان اما تاقكنو كان لرجاي بروجرامي زبريتو لبولي دوانزا كان انجام درا كاتيا خوينكار ايتواني ولان باتوا وهل ليرة طبعا ام سيستما كسركوتني ام سيستما بشكل زور شيء اقريته بدايك واكان براسي هاوكاريان كردين چونکە خۆتان ئەزانن لە قۆناغی سەرەتاییە تۆ مەسەلەن ئایپاتێکی بیتە یاخود لەسەر کۆمپیوتەرێک دانی ئەم مناڵە لەوانەیە نەتوانێت کۆنتترۆلی خۆی بکا بەردەوام خەریکی دەرسەکان بێ بۆیە بەشێکی سەرکەوتنەکەی ئەمە لەم قۆناغەیە ئەگەڕێنەوە بۆ دایک و باوکان بۆیە سپاسی دایک و باوکانیش ئەکەین بەڕاستی کە هاوکاریمان بوون لە سەرخستنی ئەم پرۆژەیە کە پرۆژەی ئۆنلاین بکەڕاماگەیان بەڵێ بەتاکید ئێمە لە خارجی ئەم پرۆگرامەی زووم کە ئێمە پرۆگرامی زوومەوە کە بەکارمان ئەهێنا زائیدەن لە کۆلێژەکانی خۆمە پرۆگرامی مێرکوریمان هەیە کە ئێمە بە شێوازێکی گشتی پشت بەو ئەبەستین لە ڕووی سیستەمی خوێندنەوە بۆیە مامۆستاکان لە تەمان خوێندکارەکان لە سەرەتای ساڵەوە پاسوەردی خۆیان پێدراوە کە چۆن دەرەجاتی خۆیان ئەبینن ڕێژەی بەشداریکردنی دەرسەکانیان ڕۆژانەی غائباتیان لە مێرکوریە چۆن ئەبینن ئێمە هەمووی پرۆگرامەکانمان بەپێی ئەم سیستەمە ڕێکخستووە بۆیە ئەو واجباتانەی کە تەبعاً ئەم کتێبانی کە ئێمە ئەیخوێنین مامۆستا کۆمەڵێک ڕاهێنان و تەمرین هەیە مامۆستاکان لە ڕێگەی ئەم پرۆگرامەوە
پرسیارەکان ئەنار بە خوێنکار هەر لە ڕێگەی ئەم پرۆگرامەوە وڵی مامۆستاکەی ئەدایەوە. زۆر باش مامۆستا کاتێکی زۆرمان نەماوە ویستم پرسیارەوە لە قسە لەسەرەوە بکەین بەرەو با بڵێن هاوینەوە بەرەو هاوین و پشوو دەڕۆین ئەو خوێندکارانەی کە با بڵێن پۆلی 11 بوون و ساڵێکی تر دەبنە پۆلی 12 ساڵانە پێم وابێەوە پلانتان بۆ خوێندکارانەش هەیە لە ئێستاشدا ئەو پلانە ئێمە لە ساڵی پارەوە کە کورسی هاوینمان کردەوە لە پۆلا کردمانەوە بە ئۆفلاین کردمانەوە حقەتەن سەرکەوتێکی زۆر باشی بەدەستێنە بەڵام بۆ ئەم ساڵ ئێمە لە سەرەتاوە لەگەڵ ئیداری کۆلێژە کە دانیشتمان کردو کۆبوونەوەمان لەسەر کردووە ویستمان کە ئینشەڵڵا کە ئەم قۆناغە بەرەو قۆناغێکی تر لە ڕووی تەندروستیەوە بەرەو باشی بڕوین بتوانین لە پۆلا ئێمە دەرسەکان بخوێنین کورسی هاوین بکەینەوە بە خوێندکارەکانی خۆمان ئەوانی کە دەرچوون لە پۆلی 11 بۆ 12 بەڵام زائیدان ئێمە پلانی بیشمان بۆیان دانا کە لە حاڵەتێکا کە نەتوانین لە پۆلا دەرس بڵێنەوە بتوانین بە ئۆنلاین لەگەڵانە بەردەوام بین بۆیە کات زیاتر بە فێڕۆ نەدەین چاوەڕێی ئەم وەزع بکەین ئێمە لە ڕێگای کۆمپانیای مایکرۆسۆفتەوە توانیمان بە پرۆگرامێکی جیاوازتر لەگەڵ خوێندکارانی پۆلی 11 بەردەوام بین کەوا چەند ڕۆژێکە ئێمە دەرسەکان ئەخوێندرێن تاوان ئەم پرۆگرامێکی جیاوازترە لە کاتی وتنەوەی دەرسەکە ڕاستەخۆ ڕێکۆردی ئەکا و خوێندکار دواتریش ئەتوانێت سوودی لێ بینێتەوە لە شوێنەکە کە بیەوێت. زۆر باشە زۆر سپاس بۆ مامۆستا ئازاد مەحموود سپاس کە میوانی بەرنامەکەمان زۆر سپاس بۆی باش. بینەرانی عزیز دەچین لای زانیاریە کە باز لە دوورگە قەدەغەکراوەکان دەکات پێکەوە بینەری دەبین. دوورگە قەدەغەکراوەکە دوورگەیەکە دەکەوێتە کەناراوەکانی بەرازیل ناو ئۆقیانوسی ئەتڵاس نزیکەی 100,000 ساڵ لەمەو پێش بەهۆی بەرزبوونەوەی ئاستی ئاوەوە لە ئەمریکا جیابووەتەوە. فراوانی دوورگەکە نزیکەی 430,000 مەتر چوارگۆشەیە 2.4 مەتر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە زیاتر لە 2000 جۆر مار لە دوورگەکەدا هەن لە هەر مەترێک چوارگۆشەدا 1 تا 5 ماری تێدایە وەخشۆکەکان و مارمێلکە و جاڵجاڵۆکەی گەورەی تێدا دەژین. گەشتکردن بۆ ئەم دوورگەیە قەدەغە کراوە تەنها تیمەکانی توێژینەوە بۆیان هەیە بچنە ناو دوورگەکەوە. بەڵا بینەرانی عزیز لە تۆری سێماندا باز لە ڕۆژی گیانی پەنابەران دەکەین کە ئەمڕۆ 69 ساڵ تێپەر دەبێت بەسەر جارنامەی کۆربەندی گیانی کە لە ساڵ 1950دا بۆ مافەکانی پەرامبەران وڵاتانی جیهان کۆبوونە و بڕیاریاندا کە پەنابەران و کۆچبەران کۆمەڵێک مافیان پێ بدرێت. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانێکمان لە ستۆدیۆ ئامادەوی زۆر بەڕێز سۆران ڕەشید بەرپرسی میدیایی پرۆژەی کۆچبەران لە کوردستاندا. کاک سۆران زۆر بەخێربێن. زۆر سپاس بۆ کاک سۆران ڕۆژی کۆچبەران پەنابەران لەم ساڵدا لە چ ئاستێکدایە بۆی کە زۆرێک لە دەستگاکانی کۆچ و کۆچبەران دەڵێن 6 ساڵی ڕابردوو وەزعێکی باڵێ مەردۆخێکی زۆر خراپە بۆ کۆچبەران بۆ ئەم 6 ساڵە بۆ شوازە خراپە بۆ کۆچبەرانی هەرێمی کوردستان و عێراق. زۆر سپاس بسم الله. دیارە سەرەتا ئەمە چەند چەمکێک ڕاست نەک ڕاستکەینەوە بەڵکو ڕوونکردنەوەی لەسەر بەم ئێمە چەمکی پەنابەرمان هەیە چەمکی کۆچبەرمان هەیە چەمکی پەناخوازمان هەیە یعنی ئەمانە ئەوانەشی کە بە ئینگلیزی پێدەڵم پۆتێنشەل مایگرانت ئەوانەی کە ئەنەوێت کۆچ بکەن ینی نیەتیان هەیە ینی بۆ زۆر کەسێ لە هەرێمی کوردستان زۆرێک لە گەنجانی هەرێمی کوردستان پۆتێنشەل مایگرانتن ینی ئەگەر دەرفەتێکیان بۆ ئەوە بێ ئیدی ئەبن بە کۆچبەر. کۆچبەر کێ ئەو کەسی کە لە وڵاتی خۆیەوە دەست ئەکا بە کۆچکردن تاوەکو بچێتە ئەو وڵاتەی کە لێی مەبەستێتی پێوترێ وڵاتی مەبەست ئەمە پێوتر لە ڕێگا پێی ئەوترێ کۆچبەر ینی ئەم کەسە کۆچبەرە باشە کە ئەگاتە وڵاتی مەبەست ئیدی داوای مافی پەنابەری ئەکا ئەم کەسە پێوترێ ئەمە مایگرانت لەبەرەی بە ئینگلیزەکەشی بڵم لەبەری بەتەواتی لە میدیای کوردیاوە زۆریش مەبەستمانەکە وەکو خۆی بەکار بهێنری ینی ناکرێت مەسەن بۆ ئەمڕۆ ئێمە بڵین ڕۆژی گیانی کۆچبەران نا ڕۆژی گیانی کۆچبەرانمان گیانزەیە ئەمە ئێستا بهی ڕۆژی گیانی پەنابەرانە باشە ئەو کەسی کە ئەچێتە وڵاتێک ئیدی داواکاری مافی پەنابەرەتی پێشەشەکە پێوتری ئەساڵم سیکر ینی پەناخواز ینی ئەوێت حاڵەتی پەنای بردۆ بۆ ئەو وڵاتە و پەناخوازە ئەو کاتە بێتە پەنابەر ئەو کاتێک کە وەری گرت و بە فەرمی
وەرگیرا ینی داواکارەکەی کەیسەکەی وەرگیرا ئەو کاتە ئیدی پێوترێ پەنابەر. ئەمە ینی زۆر گرنگە کە میدیا بە دروستی بەکاری بێنێ. بۆ نمونە زۆر کەسەیە لە مەرحەلەی کۆچبەریا خێرا ئەچێ بۆ پەنابەری بۆ نمونە ئێوە بچێ بۆ ئەڵمانیا، بەڵام لە یۆنان وەزەکەی زۆر ناخۆشە و هیچ مەجاری تیان نامێنێ، ئەبێت داواکاری مافی پەنابەری پێشەش بکە لە وڵاتە بێ بە پەنابەر، ینی کە پەنابەرەکەی وەرگیرا. خۆ ئەگەریش وەرنەگیرا ئەوە ئەبێ بە دینایت مایگرن، ینی ئیتر ڕەفز کراوەتەوە ئەوەی خۆمان پێڵین بەداخەوە ڕفت. کاک سۆران زۆر جار کۆچبەران زیاتر تووشی بە بڵێن کێشە و گرفت دەبنەوە تا ئەوەندەی بڵێن وەکو پەناهندێک ڕەنگە قوربانی کەمتر بێ یاخود وەکو پەناخوازی قوربانی کەمتر بێ. دیارترین یاخود با بڵێن گەورەترین ئەو گرفتانەی کەوا تووشی کۆچبەرانی کورد ئەبێتەوە و دوای ئەوەش کە دەبنە پەناخواز و یاخود پەناهەندە هەر ئەو گرفتانشکەوا وەکو بەداخەوە گرفتەکان زۆرن، ینی ئەبێ لە سەرتاوە تەماشا بکەین. ئێمە لە وەکو باسمان کرد لەوەی کە بیری لە کۆچ کردێتەوە تووشی کێشە ئەبێ. ینی ئێمە چەندین گەنجمان هەیە ئێستا دەستەوەسان وەساوە بۆ نەئیشەکە نە پلانێکی هەیە نەژن ئەهێنێ بۆ چونکە ئەوێ بیر بکاتەوە ئەوێ کۆچ بکە. ینی ئەمە هەر بخۆی کێشەیەکە، ینی تۆ چەندین گەنجە بینی کۆلە ستۆک بووە، ینی تا وەساوە جام بۆ لە شوێنی خۆیان، ئەمە بۆ لەبەرەوەی شتێکی لە بیرای ئەڵێ هەر ئەبێ کۆچ بکەم. ینی هەفتەی ڕابردوو ئەمە کەیسێکمان هەبوو 9 جاریاوێتی لە ڕێگەی قاچاق 9 جار دەرنەچووە پارێکی باشی سەرف کردووە باشە ئەڵێ هەر ئەڕۆم. ینی ئەمە کەواتە ئەمە بێت چ پلانێکی هەبێت چ ژیانێکی هەبێت لێرە باشە. کەواتە زۆر جار لە کێشەکان بەداخەوە زۆرم. بۆ نمونە لە ناو ماڵە ئەبێ پارەی دەستکەوێت بەداخەوە زۆرێک لە گەنجان ئێمە دەسەبەن بۆ کۆلە لایەنی نایاسایی و ناباش بۆ وەرگرتنی ئەو پارەیە بۆ لەبەری پارەی تێچێ بێ پارەی قاچاقچی بە باشە. زۆر جار کێشەی کۆمەڵایەتی تێکەوێ، ینی من هەمیشە وتومە ینی زۆر جار ژنە ڕازیە پیاوە نایەت، ژنە ناڕازیە پیاوە ئەڕوات، ینی زۆر جار ینی کێشەی وامانەیە. کەیسێکمانەیە بەداخەوە کە زۆر ناخۆشە. ئەمە جیاواز دەوەی کە مردن و ینی هەموو ینی کارەساتی زۆر ینی ئێمە کەیسێکمانەیە ئێستا لەم سلێمانیا ئەوە نزیکەی 8 ساڵە دایک و باوکێک چاوەڕێی مناڵەکانیان سییان بەیەک و ڕۆشتون سەرنوک من ئێستا چاوەڕێن ینی ئێستا چاوەڕێن ڕۆژ هەر ئەمە ینی بەڕاستی ئەمە کارەساتێک کە ئەگەر ینی بۆ منە زۆر جار لەو کەسەکان لە بابەوە کەمە ناکەم نی ینی تۆ بۆ منە لە ساڵێکە 300 ماڵ لە هەرێمی کوردستان گیرۆدەی ئەم کارەساتە بن کەمە بەدڵنیایەوە نەخێر باشە. لەوانەیە بڵین ئەگەر تەماشای معادلی عام بکەین 300 گەنج خەڵکی هەرێمی کوردستان بەداخەوە لە ڕێگاتیاچن ئەخینکێن لە دارستانەکانە ینی تووشی دەیان کێشە و گرفتە بنەوە. ئەمە لە ماڵەوە. ئێگەر لە تورکیا تووشی مەسلەی گرتن بەداخەوە چەندین گەنجمان ئێستا لە زیندانەکانی هەرێمی کوردستان لە تورکیایە باشە. ئەمە هەر 2 هەفتە لەمە پێش بوو کە ژمارەیەک هاوڵاتی هەرێمی کوردستان تورکیا دیپۆرتی کردبوونەوە بۆ ماوەی چەند ڕۆژ لە دەواازەی برایم خەلیل گیریان خواردەبوو لەبەری هەرێمی کوردستانیش وەری ناگرتنەوە لەبەری هیچ پاسپۆرت و شتێکیان پێ نەبووە. لەبەرەوە ئەم ئەنی ئەگەر تەماشای کێشەکان بکەین زۆر ینی بەداخەوە ئێمە لە پرۆژەی کۆچبەر تەمان زۆر مەبەستمانە ئەوە نزیکەی 2 ساڵ لەم بوارەکارەکەن کەمپینێکە بۆی هاوکاری ئەو کەسانە بکەن کە ئەیانەوێت کۆچ بکەن ئەوانەی کە بیریان لە کۆچ کردەوە. ئێمە نامانوێت کەسانێکە لە هەرێمی کوردستان خەڵکێک گەنجێک لە هەرێمی کوردستان بەدەم بیرکردنەوە بە ئەوروپاوە ئیدی ژیانی تیا بچێت باشە. چۆن ئێمە لە ناوخوا هاوکاریەکەین ئێمە تەمان 2 تیمانێ لەسەر 2 ئاسکارەکەین، ئاسێکی میدیایی و ئاسێکی لە ناو خەڵک و کۆڕ و کۆبوونەوە. تیمەکانی ئەمە شارەزای بواری کۆچن ینی پرچەکراون لە بابەتی زانیاری داتا لایانی دەرونی ئەو کەسانێکی ئانەیە کۆچ بکەن و چەند جێگرەوەیەک بۆ مەسلەی کۆچ یا چەند جێگرەوەیەکی یاسایی بۆ بابەتی کۆچ. دیارە ئێمە وەکو پرۆژێ کۆچ بە دژی کۆچکردنین بەڵام دژی کۆچی نایاسایین باشە خود نائاسایی. سۆراشتێکی تریش هەیە ڕەنگە ئەگەر کەسێک هەر بەڕاستی تەواو تۆ ناتوانانی کۆنتترۆلی پێی هەر کۆچ دەکات بەڵام هەر هیچ نامەسەر ڕەنگە بتوانانی کۆمەڵک تەجروبەی کەسێکی کۆچبەری بۆ بگێڕیتەوە لە ڕێگات تۆ پێویستە ئەز ئەم زانیارانت لابێ یاخود کۆمەڵە ڕوونکردنەوەی بۆ بی وەکو وایە بە تەجروبەشەوە کۆچە ناسایەکە ڕەنگە هەر مەتریسەکان و قوربانەکان بزەبەت ئێمە
ینی خزمەت گوزارەکانی ئێمە چین ویستم باسی ئەوە بکەم کە ئێمە ڕاوێژ ئەکەین بەم کەسانە هەر کەسێک کە ئێوێ کۆچ بکە ئێمە ڕاوێژی لەگەڵاکەین ئەم تیمانە ئێمە بە بەردەوامی ئێستا بەداخەوە بابەتی کۆرۆنا کە هەموو شتێکی کۆڵە گۆڕیوە بەڵام ئێمە بە بەردەوامی ئەم کەسانە ئەچینە کۆڕ و کۆبنەوەکان بازارەکان شوێنە گشتەکان زانکۆکان ینی هەر شوێنێک تیمەکانی ئەمە دەستیان پێ بکە داتا و زانیاری و ڕاوێژەکەن بەو کەسانە ینی ڕوبەڕوو دانیشن لەگەڵا نیو سعات قسەت لەگەڵاکەن بۆ کۆچەکەی لە هۆکارە پرسێ ینی هەندێک زانیاری و معلوماتی باش و چاک بەرمەبنای ئەو ئەزمونەی کە ئێمە کۆمان کردو لە بابەتەکە بزانی قەناعەتی پێ ئەەکەین بڕیارێکی دروستتر بدات باشە بابەتێکی ترەوەیە کە ئێمە لە بەشی میدیایەکە ئێمە فەیسبوک پیجێکی زۆر ئەکتیڤمان هەیە کە بە بەردەوامی زانیاری و داتا بڵاوەکەینەوە سایتێکمان هەیە بە 11 زمانی جیهانی کە خۆشبەختانە کوردی سۆرانێکێکە لەو زمانانە جیاوازەوە بەشی میدیاکەمان بە بەردەوامی لە کەناڵەکانەوە ئەو خەڵکە هۆشیار کاتەوە لە مەترسی ڕێگای نایاسایی یاخود نائاسایی باشە لەبەرەوە ئەوەی کە خۆمان پێدرێن ڕێگای قاچاق بۆ لەبەرەوەی ئەبێ بە بارمتەی قاچاق بەداخەوە چونکە تۆ کە ڕێگە نازانی کە پارەکە تەسلیم ئەم کەسە کردووە کە لێرە بە هاوڕێکان ینی بڕوا بکەن ئەمە زۆر ینی زۆر جارکەڵێ کەسەکەڵێک نەگەڕامەتەوە لەبەرەوە بوو بە جەماعەت هەمووی وتو ئەڕۆم بۆ بڕۆم منوتمە ئەڕۆمە بێ بڕۆمە ئەوروپا ئیدیسە من بۆ بڕۆمەوە یعنی تەماشاکەن ئەم بیرکردنەوە چۆن لەوێ ئەبی بە بەندەی ئەم بیرکردنەوەی خۆت باشە زۆر ئەبی بە بارمتەی پارە و لەوێ خەمیەوەی بێ کە برادەرەکانی گاڵتی پێ بکەم بڵێن پەشیمان بوویتە بەزەبەت ینی بەزەبەت ینی هەرچەنە ئێمە ئامارێکی زۆر ینی وازەحمان هەیە لەوەی کە ینی تەنها لە ساڵی 2019 تەنها لەو ساڵە 10,000 عێراقی کە ڕۆشتونەتە وڵاتی مەبەست ینی ئەو وڵاتی کە خۆیان ئەیانەوێت باشە چوونەتە ئەو وڵاتانی ئەوروپا بەڵام بەخۆبەخشی گەڕاونەتەوە ئەمە ئامارێکە لەسەر ویستی خۆیان بەخۆبەخشانە ینی کاکە من ئیدی تاوا ئامادەم بڕۆمەوە ئەگەر پارێک مێنێ چونکە زۆر جار پارە ئەدرێ مەسەرەن قەرەبەی $1000 ینی بەڕاستی $1000 لە چاوەوە ینی شتێکی ئەوە نییە ینی بڵێ بڕێکی پاش پارەیان پێدرێ بەڵام مانە گەڕاونەوە بۆ لەبەر دەیان هۆکار هەیە بەڵام چەندینی تر بەداخەوە ینی ناگەڕێنەوە خۆیان دەرن دەستمەرگ ینی لە ساڵی لە مانگی یەکی ئەم ساڵە سەرکار ئەو کوڕە گەنجەی ئەوەی خەڵکی هەڵەبجەکە بەداخەوە لە ئاوەکانی یۆنان وەفاتی کرد ینی براکەی بۆ ئێمە گێڕاوە باسی کرد کە قاچاقچەکە خزمی خۆیان ئاسایی خۆیانە تەماشایان ینی ئەم چیرۆکە بکەن کە دوو لایانی زۆر تاژیدی و زۆر ناخۆشی تایە باسی کاڵێ قاچاقچەکە وتێتی ئەو کاتە تەمەن زستان بۆ کەش و هەوا نالەبار بوو وتێتی سەرکار من ئەزانم ئەم وەجبێت دەرناچن مەڕۆ لەگەڵیانە تەماشاکە ینی قاچاقچی خۆی ئەزانێت دەرناچن خەڵک ئەبێت لەمانە بەڕاستی زۆر بە باشتر بیر بکاتەوە ئیدی ینی هیچ شتێک نەماوەتە بۆی ئەم نمونانە نەبنە سەرگوزەشتە نەبنە وەکوڵێ ئامادەکاری بۆ خەڵکە باشە ئەمە لایەنێکی باشە قاچاقچەکە وتوتی نا بیشمرم هەر ئەچم ئەمە لایەنێک ترێتی گەنجەکە چۆن بیرەکاتەوە بەداخەوە لە ئاوەکەیان یۆنانە تیاچوو یعنی ئەمە براکەی بۆ ئێمەی گێڕایەوە باشە لەبەرەوە ئەبێ زۆر کەس ئەنی وەکو پرۆژێک کۆچبەر ئێمە زۆرمە بەسمانە نامانەوێت خەڵک بڕوا لەوێت تووشی کارە سات بێ هاوکاری بکەین ئێمە هاوکاریمانە دەرەوە نییە هاوکاریمان هەمووی لە چوارچەوەی هەرمی کوردستانایە بۆ ئەوی نێڵین کارە سات ڕوودات بەداخە کاک سۆران ناسەقامگیری سیاسی ئابووری تا چەند کاریگەری لەسەرەوە کە کۆچکردن ڕووی لە زیادبوون لەگەڵ بەبەراورد بە ساڵانی ڕابردوو ینی هۆکاری یەکەم ناسەقامگیری سیاسیە ناسەقامگیری ئەمنیە ئێمە گە تەماشای داتاکان بکەین بە پێی نوێترین داتا کە ڕێکخراینەوە یەکگرتوەکان بڵاوی کردەوە ئێستا لە سەدا یەکی جیهان پەنابەرن لە سەدا یەک نزیکەی 79 ملیۆن و 700 شتێک هەزارن باشە ئەمە نوێترین داتایە کە ئەو ڕۆژێت تا چەند لە وڵاتانی ڕۆژهڵاتی ناوەڕاستیان ئەمە باسی ئەوە بکەم یعنی سووریا ئەفغانستان باشە وڵاتانی لیبیا و ئەفریقا لەگەڵ ڤەنزوێلا ئەمانە ینی ڕێژەیەکی زۆر دیاری وەکوڵێ ڕێژەکان پێکێناوە باشە بەڵام ئەمە جیاواز بوو لە ساڵی 2014 بۆ منە عێراق بەشێکی سەرەکی لەو ڕێژەیە پێکێنابوو باشە پێشتر سووریا کە ئاوارەکان هاتن بۆ ئێرە بۆ نمونە
ینی ئێستا سووریا و ئەفغانستان لە تۆپی مۆزوعەکان بۆ لە بەرەوەی دۆخێکی ئەمنی زۆر زۆر خراپێ ئەو کاتێک کە شەڕی داعش عێراقی کۆنتترۆل کردبوو ینی ڕێژەیەکی زۆر لەو ژمارەی پەنابەرانەی عێراقی بوون ئێستا ڤەنزوێلایە بۆ نمونە ینی زۆر زۆر وازەح دیارە دافۆر جنوبی سوودان ینی ئەم 5 وڵاتە جنوبی سوودان ئەفغانستان سووریا ڤەنزوێلا لەگەڵ ئیریتریا پێم وایە ئەم 5 ینی لە ڕێژەی سەرم بۆ لە بەرەوەی شەڕ و ناکۆچیک و ناسخامگیرێکی تاویتیا لە بەرەوە بابەتی پەنابەری بە تەواوەتی پەیوەندی بە لایەنی سیاسی ئەمنی ئابووری کە ئەمە لایەنێکی زۆر گرنگە چونکە بەپێی داتاکانی ئێمە هەمانەکە ئێمە لە ساڵی پارەوە نزیکەی 10,000 زیاتر گەنجمان دواندووە ڕاوێژمان لەگەڵا کردو ڕوبەڕوو باشە داتایمان هەیە بەشێکی زۆر لێ ئۆکە ینی ئیشێکم بۆ دۆزەرەوە ناڕۆ ینی لە 10,000 هاوڵاتی ئەم هەرێمە کەوایەوە ڕاوێشتان لەگەڵ کردووە لەبەر ئەوەی ئیشیان دەست ناکەوێت وڵات بەجێ دێڵم لەو 10,000 کە باسم کرد نزیکەی لە 90 ینی زیاتریان لایەنی ئابووریە لایەنی ئابووری ناسەقامگیری تەمان لایەنەکانی دیکە هەیە ناسەقامگیری دارایی ناسەقامگیری ئەمنی ناسەقامگیری سیاسی بۆ نمونە من تاکەی چاوەڕێی ئەوەکەم بەغدا و هەرێم ڕێ بکەون ینی زۆر جار ئەمانە هەمووی تەمان داتا و ڕیکۆردە لامان ئەڵێ کاکە گیان من ئیشم نییە لێرە ینی چی بکەم ئەوە تا کاکسۆنا پێ دوای ئەوانە کە ئەگەنە ئێوە لایەنە ئابوووریەکی کە ئەو ئێوێ بووی جێبەجێ دەبێت ئەوە بابەتێکی ترەکەی ئەمە زۆر زۆر ینی جەختەکەین لەسەری ئایا بەڕاستی ئەوروپا ینی ئەو بەهشتەیەکە پیان وایە ئیدی کەشنە ئەوێ هەموو شتێک ئامادەیە ینی ئەوەی کە باسم کرد ئەو داتایە کە 10,000 کەس گەڕاونەتەوە چوونەتە ئەوێ گەڕاونەتەوە بۆ عێراق بەڕاستی ئەوە بەشەکە لە وەڵامی ئەم پرسیارەی تۆ بۆ ینی ئەمە باسێکی ئەوە کارەکەم گەڕم بۆ داتایە هۆکارەکەیشی لەوانە لەوەیە کە ئێستا حالێن داواکاری مافی پەنابەرەتی زۆر بە ئەستەم قوبوڵ ئەکرێت باشە ینی وڵاتانی کەیسەکانی وڵاتانی یەکێتی ئەوروپا زۆر زۆر بە سەختی داواکارەکانی تۆ ینی قوبوڵەکەن ینی من ئامارێک بڵێم ئەم ساڵ لە 6 مانگی ئەم ساڵدا نزیکەی ینی قوبوڵکردنی داواکاری مافی پەنابەرەتی لە وڵاتانی یەکێتی ئەوروپا لە 178 دابەزیوە یاری 178 کە ئەمە ینی بەراورد بە ساڵی ڕابردوو تەمە ساڵی ڕابردووش بەراورد بە ساڵی پێشخۆی دابەزیوە کەواتە بێت زۆر زۆر خەڵکی ئێمە هۆشیار بن کە ئیدی ئەوروپا ئەو شوێنە سەلامەت و ئارامە نییە هۆکارچی وڵاتانش کە وەریان ناگرن هۆکارەکە زۆر دیارە ینی هۆکارەکە ئەوەیە کە ئیدی وەکۆڵە بارێکی قورسە بە سەریانەوە باشە هۆکارەکە ئەوەیە کە یەک شتی تر هۆکارەکە ئەوەیە کە ئێستا پێی ناوتێت کۆچی نائاسایی ئیلەگەڵ مایگرانشن نەماوە بۆ بە ئیڕێگوڵە مایگرێشن ینی کۆچی نائاسایی لەبەرە شتەکە نائاسایی یاڵێن ینی ئەم چەندکە بەکارێنرێ بۆ لەبەری نائاساییە بە جارێک 1 ملیۆن هاوڵاتی بچێتە وڵاتێ ئەوێت چی لێبێ بۆ نمونە زۆر باشە ببوورە یەک ئاماریش ببوورێتخوا ئەوە ئێستا ئەمار ینی بەپێی تاوەکو 15 ئەم مانگی 6 باشە حوزەیران تەنها 23,000 هاوڵاتی توانیوانە بە ڕێگەی ئاوی بە ڕێگەی وشکانی بچنە ئەوروپاوە ینی ئەم تازەترین ئامارە تازەترین ئامارە تاوەکو 26 تاوەکو 15 حوزەیران تەنها 23,000 هاوڵاتی توانیانە بچنە یەکێتی ئەوروپاوە باشە بۆ تامان ئەمە ینی ڕێژەیەکی زۆری پەیوەندی بە کۆرۆناوە هەیە لە بەرەوەی سنوورەکان بە تەواوی داخراون بەڵام ساڵ بە دوای ساڵ ئەگەر ئێمە تەماشای ئامارەکەکەین دابەزێ بۆ لە بەرەوەی سنوورەکان ینی تونتر ئەبن باشە 23,000 بەراورد بە ژمارەی ساڵانی پێشوو ڕاست ئەمە بەشێکی کۆرۆنای ینی ئەمە جەختکەمە لەسەرەوە مەسەلێ بەڵام ینی ئەگە تەماشاکەین ساڵانە بەهۆی ئەوەی کە بۆ ئەڵمانیا سیاسەتی ئۆپن گەیس ئەوەی کە دەرگای کراوەی ینی ڕاگەیان ئێستا کلۆز گەیتس ینی دایخستۆ تەواوەتی ناتوانێت لەوە زیاتر لەبەرەوەی ئێستا هەموو وڵاتانی ئەوروپا ئەیانەوێت پەنابەرنە بەر ئەوەی کە ڕێگەی یاسایی بکەنەوە بۆ ئەو خەڵکێ ژمارەیەکی سنووردا لە خەڵک وەرگرن بۆ نمونە ئەڵمانیا ئیدی هەموو کەسێ وەرناگرێ کەسانی شارەزا لە بوارەکانی خۆیان وەرەگرێ بۆ لەبەرەوەی پێویستی بەدەستی کار زۆر باشە کاکسۆنان بەدەمەوە هاتنی ئەوانەی نیەتی کۆچیان هەیە لە هەرێمی کوردستانە بۆ پرۆژەکانی ئێوە یانێ چەند کەسێک
ئێسەوەندە هوشیار بۆتەوە پێی خۆشە مەسەن بێتە لایەوە بە تەجروبەیەکەوە بڕۆیانی هەستەکەی ئەگەر ئێوە قسەیان لەگەڵکەن خۆیان نەدزنەوە یاخود نیان بەدەمەوەیان بەدەمەوە هاتوویان چۆنە ئێمە ینی لەو کاتەوەی کە کۆرۆنای دەستی پێکردو لە کەرنتینان تاوان استراتیژی خۆمانمان گۆڕیوە لەوەی کە شارەزایانی ئێمە لە جاتی ئەوەی بڕۆنە کۆڕ و کۆبوونەکان لەبەرەوەی بەداخەوە هەموو شتە داخراوە استراتیژی خۆمانمان گۆڕیوە لە سۆشیال میدیاوە ینی داوا لەو خەڵکەکەن کە ئەوێ ڕاوێژ بکات بە پرۆژەی کۆچبەر ڕقەمیمان بۆ بنێرێ ئێمە بەلایانی کەمەوە ڕۆژانە یاخود 2 ڕۆژ جارێک 100 تاوەکو 150 ڕقم تەلەفۆنمان بۆیێت کە داوای ڕاوێژەکەن لەم بابەتە زۆری هەیە کە پەشیمان بێتەوە نەچێت قسەکە ئەوەیە زۆرێک لەوانەی کە ینی دوای بیستنی ئەم زانیانە چونکە کە لیانە پرسیید زانیاری هەیە لە وەڵا ئاسانە مەرەوەڵا ئەمە قاچاقچی خراپە و ڕێگە لەوانەیە خراپ بێ و نازم بەڵام کە قسەیان لەگەڵاکەی کە داتاو ئاماریان ئەیتێ کە نمونەیان ئەیتێ کە پیانەڵی کاکە ئەمە وەزعەکەی ئەمە ئاوایە ئەمە ئاوایە خۆشبەختانە لەوەی کە کاریگەریکی باشی هەبوو لەم مەسەلە زۆر جارانی جێگەی خۆش ئێمە تەمان هەفتانە ینی کۆبنی خۆمانمان هەیە لە ڕێگەی ئۆنلاینەوە یعنی زۆر خۆشە ڕایشکارەکان ماڵێ فلان کەس ینی کەسێک کە قسەم لەگەڵا کرد زۆر پێم خۆش بوو کە دوایی دەستخۆشی کە وتی بەڕاستی ینی کەس هەبووە لەسەر ماڵەکەی نووسی ئەم خانەوە بۆ فرۆشتن ینی لە دوای ڕایشکردنی 2 ڕایشکاری ئەمە خانەکەی نەفرۆشوە ینی ئەمانە هەمووی نمونەن ئێمە زۆر نمونەمان هەیە بەڵام لەبەرەوەی کە ئێمە کارەکانمان ینی ئەمانەوێت داتایی ئەوانەی کە ڕایۆژیان لەگەڵاکەین زۆر پارێزراو بێ بە هیچ شێوەیەک وەکۆڵێت ناو ئەویان بڵاو ناکەینەوە زۆر باشە تا چەند گرنگە کۆمپانیایەک با بڵێن سرمایه‌دارێک هاوکاری ئەم پرۆژانی ئێوە بێت بووی کە زیاتر پرۆژەکانتان بچێتە پێشەوە هاوکاری گەنجان بێت و گەنجانمان نەفوتێن لەو ڕێگایدا ئەوەی کە بەڵێ چەندێک بێسەروشێن بن لەو ڕێگای ئەوەی کە ئێمە بەڕاستی داوای هاوکاری لە لایەنەکانی دیکە بکەین دیارە ئەم پرۆژێ من ینی ئەم پرۆژێت وەکۆلە فەند کراوە ینی ئەوە مەسەلەن بۆ منە پارەکەی دابین کراوە و ئێمە داواکاری هیچ وەکۆلە لایەنێکی مادی لە کەس ناکەین چونکە کارەکەی ئێمە ینی بۆ نمونە ئەوە نییە من دانیشم داوامێکم کرد بێ و ئیدی پێویستم بە پارێکی زۆر بێ ئەوانە کەمپێنە ینی من ینی حەز ئەەکەم لێرە قسە بکەم بۆ گەنجە چونکە پەشیمانکردنەوەی دەیان گەنج لە خۆدان لە ئاوێکی زۆر خراپ ئەمە بۆ خۆی ینی خزمەت گوزارێک و شانازیە بوون بەڵام ئەوەی کە من مەبەسمە ینی پرۆژەی کۆچبەر داوایەکە ئەوەیە کە میدیاکان لایەنەکان کەسانی کۆلە دیار هونەرمەندان ڕۆژنامەنووسان هەموو ئەو چین و توێژانە بەڕاستی ئەوانەی کە بانخوازان کە زۆر گرنگن ئەمانە ئەم لایەنانە ئەوانیش هاوکارمان بن بۆ هۆشاکردنەوەی ئەو خەڵکە یعنی هاوکارمان بن لەوەی کە ئێمە زانیار داتامان لایە چەندین نمونەمان لایە هەر کەسێک ئێوێ دەنگی ئەمە بگەێنێت ئێمە نامانێت ناوی کەس ناوی ینی بۆ نمونە بەشێک لە کاری ئێمە ئەوەیە کە لەگەڵ میدیاکانە کار بکەین مەترسی ئەم بابەتە بخەنە ڕوو ئێمە نامانێت ئەسڵ ناوی پرۆژەی کۆچبەریش بێنن تەنها ئەم پەیامانە بکەێنن لەبەری کە ڕێگەکە ینی ئەوەی کە ئێمە داوامان هەیە لەو کەسانە لە لایەنەکان ئەوەیە کە ئەوانیش لەگەڵ ئێمە ئەم دەنگە بگەێن بەڕاستی بۆ هیوایەن هەموو ئەوانەی باس کرد پشتان بگرن و بێنە دەنگ لەگەڵتان چکە بەڕاستی ڕێژەیەکی زۆر ڕۆژانە 100 کەسێک بنیەتی کۆچیە بێ لە کوردستان وا بڕوا کەس لە کوردستان نامێنێ کاتمان نەما سپاس بۆ بەڕێز سۆران ڕەشید بەرپرسی میدیایی پرۆژەی کۆچبەران لە کوردستان لەم تەورەیە لەگەڵمان بوو بڵێ ئایزان بە هاوکاری هاوکارانم لە پەیامەوە و هاوکارم دانیال نورەدین بڕگە بابەتە جیاوازەکانی ئەمڕۆی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن بەخواتان ئەسپێرین لە ئارامیە بێت هیوای تەندروستێکی باش بووم لایە خواتان لەگەڵ